تقريبا 4 مانگ بەر لە ئێستاکە ڕۆژێک کوردێک هاتە لام، کوردێکە مسلمان نەبوو، ئەم ناسی با بڵێن لێم نزیکە لە جێکارەکەمە، شەبقەیەکی لەسەری بوو، گوتی سەری شەبقەکەم کە چییەکە لای برد ئێرەی تەقیب و دروا بووە، تم خێر، گوتی دوێنێ شەو 6 زەلام هاتن لە بەردەرگای ماڵەکەم لە دەرگایاندا، جەڕسی ماڵەکەم ئیشی نەکرد، هاتم دەرگام بەخۆم کردەوە، ئەڵێ کە دەرگام کردەوە ئیتر ڕای چێشامە دەرێ بە 6 زەلام لێیاندام و بە 6 کەس لێیاندام، مۆبایلەکەشیان شکاندم، مۆبایلەکەشم بەربەوە، دوایش بە مۆبایلی خۆیان لە سەریاندا بوو، سەریان تەقاند بوو، وتم چێ وای لێ کردی؟ گوتی گومانم لە خێزانەکەمە کە چەند ساڵێکە لێم جیابۆتەوە، ئێستا لەگەڵ 2 منداڵەکەی خۆی ئەژیت لەو خانووی کە باسیە کرد، ئیتر لە ترسی ئەو لە شارێکی تر هەڵاتە بوو، یعنی ئافرەتەکە 6 پیاوی ناردۆتە سەری کە لی بدە، لە کاتێکە لەو شارێکە لی بوونە، وتی لەوێن دەریش خانووکەی ئاگر تێبەردام، وتم چۆن خانووی ئاگر تێبەردای؟ گوتی لە شقەیەک ئەژیان تادیدی کردم، وتی ئەو شەو لێت ناگەڕم بخەویت، وتی مشتەکەم تاخۆت چی ئەکات؟ یعنی شتەکەم بە فشە وەرگرت، ئەڵێ هەرەوە دەزانیم ساعت 9 ئێوارە ئاگر داتە ژۆرە لە دەرگەی ماڵەوە، ئاگریان لە دەرگای ماڵەوە بەردابوو، ئەلێ تەلەفۆنم بۆ پۆلیس کرد، پۆلیس و ئیسعاف با بڵێن ئاگر کوژێنەوە هاتن، منیان لە باڵکۆنەکەکان ڕزگار کرد و دوای ئاگرەکەشیان کوژاندەوە، وتی ئاگریان لە دەرگا بەردابوو، ئەلێ شکایەتیشم لێ کرد، بەڵام شاهیدی هەبوو کە ئەو لە ماڵی خۆی بووە، مادام شایدیشی هەبوو خۆتان نەزانن قسەکەی ئەوە خوات، وتی منیش وتم شکم لە ئەو تهدیدی کردومە، بەڵام بەڵگەم نەبوو، ئیتر نەمتوانی بیسەلمێنم و هیچی لە محکەمە هیچی لێ نەکرد و بۆی دەرچوو، بۆیشە لەو شارە گواستیەوە بۆ ئەو شارەیمە کە باسەکەم لێرە شابینی بە 6 کەس لیان داوە، لە کاتێکە بێگومان ئەو کاتێکە پێش ئەوەی زەواج بکەن چەند زەلامی نردووە، شێخ و شتی نردووە تا ئەوەی کە ئەو کچەی بدەنێ و ڕێزی لێگرتون و ڕێزیان لە یەکتری گرتووە و زێڕی بۆ کردووە و لای بەزاز بوون، لای خەیات بوونە بۆ خۆشەویستی و بۆ پێکەوە ژیان ئەم خێزانیان پێکەیناوە، بەڵام ئێستا بۆتە ئاگربەردان لە یەکتری و کوشتن و لێدان و بڕین و سەرتەقاندن لە ئەنجامی چی؟ عەدووەن لەکم، بێگومان ئەمە بێتە دوژمنی تۆ ئەگەر بێت و لەسەر شەریعەتە بنیات نەندرێت، جا ئەمە شەرت نییە بۆ ئەو بێتن، بۆ ئێمەشە، بۆ خەڵکی دیکەشە، بۆ ئەو ئامارێکە باسم کرد لە هەولێر و دەوەکو سلێمانی لە 3 ساڵە نزیکەی 20,000 خێزان هەڵەوەشا بێتەوە، بێگومان شتێکی نامۆ نییە ئەگەر خەڵکان پابەند نەبن بەدینەوە، هەرچەندە ئەگەر جارجارە شێ توان بڵێم 100 و لەدەیە 5 ئەتوانم بڵێم ئەوانەی کە پابەندیشن خێزانە هەڵەوەشێتەوە، چونکە قەدەری خوای گەورە هەر بۆ ئەوان نییە، بۆ کەسانەشن کە با بڵێن خوای گەورە تاقییان نکاتەوە، جار بەجارێک کابرا ئیماندارە، ئافرەتەکەش ئیماندارە، توش حاڵەتێکی نەئاساییە بن خێزانەکە هەڵەوەشێن، بەڵام تا یەکێ لەوان هەڵەوەشێت هەزارانی تر هەڵەوەشێن ئەوانەی کە پابەند نینە بەدینەوە یاخود غەیرە دینن.